سڵاوتان لەبێت و بەیانیتان باش. سڵاو هاکەر باری باش سپاس دەکەم. لە هەر کوێیەکن دڵتان شاد بێت، هیوای ئارامیتان بۆ خوازم، هیوایەوەتان بۆ خوازم کە ڕۆژێکی پڕ لە جوانی و پڕ لە دەستکەوت دەست پێ بکەن. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گرنگە، پێش هەموو شتێک پیرۆزبایی لە دایکانی شیردەر دەکەین کە شیر بە منداڵەکانیان دەرن. ئەم هەفتەی ئێوەیە، پیرۆستان بێ و یەخوا لە شتان ساق بێت. سڵاوتان لەبێ ئازیزان، دەستپێکەکەی سۆڤان زۆر باش و ڕێک و پێک و معقول بوو، چونکە پەیامێکی جوانی تێدا بوو بۆ دایکە شیردەرەکان. بۆیە منیش داوا لە دایکان دەکەم ئەوانەی کە ئێستا هەڵساون لە خەو و تەلەڤیزیۆنەکەیان پێیە لەگەڵمان بمێنەوە، چونکە ڕێنمایی باش لە پزیشکی پسپۆر وەردەگرن بۆی سوودی بۆ منداڵەکان هەبێ و بۆ دایکەکانیش هەبێ. بۆیە لەگەڵمان بمێنەوە تا کۆتایی بەرنامە تەوەری جیاوازتریشمان دەبێت جگە لە لایەنە پزیشکێکە وایە. بەڵێ جا هەکار ئەوە لە یاد نەکەین کە ئێستا دایکانی شیردەر بەیانیان زوو هەڵەستن، هەر ئەبێ وابێت منداڵەکان هەڵەستن بۆ شیر خواردن، یاخوا هەم تەمەنی منداڵەکان تا درێژ بێ و لەش ساق بێ و هەم خۆشتان. جا ئەم هەفتەیە کە دەستنیشان کراوە ماوەی 30 ساڵە زۆر بە تەواتی گرنگی پێ ئەدرێت، لە دوای ئەوەی کە لە ماوەی 30 ساڵی ئەم با بڵین کە تێپەڕیوە دایکان چوونەتە سەر کار زیاترەکەن، لە دەرەوەی ماڵ زیاتر ئەژین، بۆیە کەمتر شیر بە منداڵەکانیان دەن. دەبێت لەم هەفتەیە زۆر جەخت لەوە بکرێتەوە، هەرچەند هۆشیارێکی زۆر باشیش هەیە و دایکان ئێستا حەکەر هۆشیارێکی باشیان هەیە، بەڵام لەگەڵەوەشە دووپاتکردنەوەی گرنگیدان بە شیر دانی منداڵان لەلایەن دایکەوە بە شیرێکی سروشتی جێگە و پێگەی خۆی هەیە کە نابێت ساڵانە لەبیر بکرێت. هیوادارم ئەمە پەیامی هەموو دایکێک بێ قسانەی کە لە دەمی سۆڤانەوە هات هەمووکو دایکێک هەمووکو ڕۆژنامەنووسێک باسی کرد. ئەمە بۆ هەموو دایکان گرنگە، چونکە دایک بەردەوام خەمی منداڵەکانیەتی، ئەمەش ڕێنمایی هەموو پزیشکێکە کاتێک کە خانوان دەبینی، کاتێک کە دەبن بە دایک ڕێنمایان دەکە کە شیری خوان بە منداڵەکانیان بدەن. باشە دەڕۆین بۆ ئەوەی کە وەکۆی وتمان هەفتەی جیهانی شیری دایکە، 1/8 هەموو ساڵێک بە ڕۆژی شیردان باوڵێن ناسراوە. زۆر قسە لەسەرم بابەتە ناکەین ئێستا خۆمان، لەبەرێک کە هاوکارمان دکتۆر هەڵوێست لەگەڵتانە بێت، ئەو کۆمەڵە زانیاری باشتان پێ ئەدات، دواتر پزیشک و پسپۆڕێکی تایبەت بە منداڵانمان لەگەڵ ئەبێت ئەو پرسیارانی کە لەلای هەر دایکێک گەڵاڵەیە، چ ئەوەی کە شیر ئەدا، چ ئەوەی کە دووگیانە و بەتەمای شیردانە، ئەوە لەگەڵمان بمێننەوە، هەموو ئەو وەڵامانش لەو پسپۆڕە وەرەگرین. با بچینە لای دکتۆر هەڵوێست دەگەڕێنەوە لاتە. سڵاوتان لەبێ، من دکتۆر هەڵوێستم. 1/8 هەموو ساڵێک بە هەفتەی شیری دایک دانراوە لە جیهاندا. لەم هەفتەیەدا هەموو ڕێکخراوە و دام و دەستگا تەندروستیەکان ڕێنمایی دایکان دەکەن کە شیری خۆیان بن بە کۆرپەکانیان. بۆ خۆ ئێستا یەک دنیا شیری قوتووی باشەیە لە جیهاندا. ئەمڕۆ لە ڕێی 4 لێکۆڵینەوە پێتان دەڵێم کە بۆ ئەوەندە چاومان لەسەر شیری دایک. ئەو منداڵانی بە شیری دایکیان گۆشکراون پێیان دەوترێت منداڵانی گەورەکراو لەلایەن سروشتەوە، چونکە ڕاستەوخۆ دەمیان دەگات بە یەکێک لە بەرهەمە هەرە دەوڵەمەندە سروشتیەکان کە شیری دایکیانە. لێکۆڵینەوەی یەکەم کە لە گۆڤاری پیدیاتریکس بڵاو کراوەتەوە دەڵێت پێکاتەکانی وەک مادە خۆراکیەکان، دژە تەنەکان و هۆرمۆنەکان هێندە بە هاوسەنگی لە شیری دایکدا بەردەستن کە هەموو پێداویستیەکانی گەشە و گەورەبوون و زیرەکی منداڵەکە دابین دەکەن. دەشڵێن ئەو منداڵانەی شیری دایکیان دەخۆن کەمتر تووشی هەوکردن و حەساسیەت و نەخۆشی دەبن بەراورد بۆ منداڵانی کە شیری قوتویان پێدەدرێت. لێکۆڵینەوەی دووەم لە گۆڤاری دیڤلۆپمنتال سایکۆلۆژی بڵاو کراوەتەوە کە گۆڤارێکی تایبەتە بە بابەتە دەرونیەکان. دەڵێت لەو کاتەدا کە دایک و منداڵ چاو دەبڕن چاوی یەکدی لە کاتی شیرپێداندا و پێستیان بەر یەکترەکەوێت، پەیوەندیەکی توندتۆڵ لە نێویاندا دروست دەبێت و منداڵەکە هەست بە خۆشویستن و سەلامەتی دەکات. هەر بۆیە لە داهاتوودا کەسایەتێکی بەهێزی لێ دەردەچێت و هەست و سۆز و پەیوەندیەکانیشی ڕێک و پێکتر دەبن. لێکۆڵینەوەی سێم پێی وایە ئەو منداڵانەی شیری دایکی خۆیان خواردووە لە داهاتوودا کە بەراوردیان دەکەیت بە ئەو منداڵانەی کە شیری قوتویان خواردووە زیرەکترن. لە لێکۆڵینەوەکەدا کە لە ئەکادیمیای نیشتمانی بۆ زانستەکان دانراوە، وێنەی تیشکی مێشکی و منداڵانیان گرتووە کە شیری دایکیان خواردووە. بینیویانە کە شیرەکە کاریگەری زۆر باشی هەبووە لەسەر پێگەشتن و گەشەی مێشک و هۆشیاری منداڵەکان. ئەمەش بۆ ترشە چەوریان دەگەڕنەوە کە لە نێو شیری دایکدا هەیە و هۆکارە بۆ ئەوی مێشکی منداڵەکان کامڵتر ببن و کە گەورە بوون ئاستی ژیریان باشتر بێت لەوانی تر. تەنانەت
کە دواتر منداڵەکانیان هێنا و تاقیکردنەوەی ئایکیان لەسەرکردون واتە تاقیکردنەوەی ئاستی ژیریان لەسەرکردون ئەو منداڵانەی کە شیری دایکیان خواردووە نمرەی زۆر بەرزتریان هێناوە لەو چاوە منداڵانەی کە شیری قوتویان پێدراوە و شیری دایکیان نەخواردو تەنانەت ئەو منداڵانشی کە بە تێکەڵی شیرەکانیان دراوەتێ هێندەی منداڵانی گروپ یەکەم واتە ئەو منداڵانی کە تەنها شیری دایکیان خواردووە نمرەی بەرزیان بەدەست نێنەوە. لێکۆڵینەوەی چوارم کە لە گۆڤاری لانسێت بڵاو کراوەتەوە بە بەڵگەوە دەیسەلمێنێت کە ئەوانەی بە شیری دایک گۆش کراون نەکەر بە منداڵی کەمتر نەخۆش دەکەون بەڵکو کە دەبن بە ژنوپیاوی گەورەش لە چاو ئەو هاوتەمەنانەیان کە شیری قوتویان دراوەتێ بە منداڵی کەمتر تووشی قەڵەوی شەکرەی جۆری دووەم و نەخۆشیەکانی دڵ دەبن. تەنانەت لێکۆڵەرەوانی لێکۆڵینەوە کە پێشیان وایە کە لە هەندێک جۆری شێرپەنجەش دەیان پارێزێت ئەم وەرگرتنی شیری دایکە بە منداڵی. هیچ شیرێک نابێت بە شیری دایک بۆیە بە هیوام ئەو دایکانەی هیچ ڕێگریەکیان نییە بۆ شیردان بە منداڵەکانیان لەم هەفتەیەدا کە تایبەت کراوە بە شیری دایک بڕیارە ڕاستەکە بدەن تا ئێستا و داهاتوی منداڵەکانیان پارێزراوێت. هەر تەندروست بن و ئاگاتاری خۆتان بن. هەفتەی جیهانی شیری دایک دەبێتە تەوەری سەرەکیمان تەوەری یەکەمی ئەمڕۆی بەیانی 24 و لەگەڵ پسپۆڕێکی تایبەت و دکتۆرێکی بەڕێز قسە دەکەین. هەمیشی دکتۆر کاوە عومەر کە پزیشکی پسپۆڕی منداڵانە لە سۆرانەوە لەگەڵمان دەبێت. بەڵێ سلااوت لێبێ دکتۆر بەیانیت باش دکتۆر ئەگەی ئاگای لە ئێمە بێت و گوێی لە ئێمە بێت نوۆشیگیانیشتە بێ قاوەکەت ئەگەر گوێبیستمان بی دکتۆر دەمانەوێت سەبارەت بە ئەوە قسە بکەین کە بزانین دەبارەی شیری دایکەوە چەندە گرنگە چونکە بێگومان دکتۆر پێم وابێت لایڤی کردوتەوە ئاگاداری هاوڕێیان و برادرانی کات کە فۆڵۆی ئەکەن و فۆلۆوەری ئەوەن ئەم بابەتە ببینن چونکە بێگومان هەکار بابەتەکە زۆر گرنگە چ ئەگەر کەسێک لەلایەن لاپەڕی تایبەتی خۆیەوە بێت چە لە ڕێی پرۆگرامێکی تەلەڤیزیۆنیەوە بێت من پێم وایە ئەگەر هەر دایکێکی شیردەر ئەناسێ ئاگاداری بکاتەوە. دکتۆر دووبارە بەیانی باشت لێ ئەەکەم لە پەخشی پێش ئەوەی کە بیتە پەخشیشەوە لەگەڵ ئێمە هەر ئاگادارە بووین جانابەت قاوەکەت نوۆشیگیانە کرد و پێم وابێت لایڤیشت کردوتەوە هیوادارین هەمیشە تەندروست و لەش ساغبی دکتۆر. پێش هەموو شتێک با بزانین تا چەندە گرنگە کە دایک بە شیری خۆی منداڵەکەی پەروەردە بکات بە تایبەتی لەم هەفتەیەکە ئەیتر دەمانێت گفتوگۆی زیاتری لەسەر بکەین و دایکان زیاتر هۆشیار بکرێنەوە. وڵا بابەتەکە زۆر گرنگە بەڕاستی بەس کاتەکەی زۆر گرنگ نییە ها ئەوە بە لە ئێساوە پێتان بڵێن ئەو کاتە ئێوە داتان ناو بۆ خەڵک ئێستا زۆربەی ینی بەداخەوە زۆربەی دایکەکان نووسون ئێمەش ئەو پرۆگرامە ئەو هینە بەرنمەیە بۆ دایکمان داناوە هەتا دایکەکان سوودی لە وەرگرن باشتر سوودی لە وەرگرن چکە بابەتەکە زۆر گرنگە بەڵام بە هەر حاڵ ئێمە با باسی شیرەکە بکەین شیری دایک تەمان زۆربەی دکتۆرەکان باسییان کردو لەسەر موزۆی شیری دایک سوودەکانی چییە خۆ خەڵکیش هەمووی دەزانێت سوودەکانی چییە بەڵام لێرە مشکلەمان لە سوودەکانی نییە مشکلەمان لە تێگەشتنی دایکەکانە کە ینی شیر بدەن بە منداڵیان بگەنە قەناعەتێک کە شیری خۆیان بیان بە مناڵی خۆیان نەک تاخیر شیری خۆیان بدەن یان ئەوەیە مەسەن مناڵی یەکەم مەحروم بکەن لە شیری مناڵ لە شیری دایک و مناڵی دووەم نیو شیری مناڵی بدەن مناڵی سێهەم ئیتر خەڵکەکە دەست پێ دەکات بە دەزانێت کە هەڵەی کردووە کە شیری خۆی نەداوەتە منداڵی بەڕاستی شیری دایک شیرێکی زۆر گرنگە یعنی چەند ئێستا باسی شیری دایکین ئەوەن دەکەمە زۆرش دکتۆران باسییان کردووە کە سوودەکانی چییە لە خواردنەکانی لە پرۆتینەکانی لە چۆرەکانی لە بۆ بەرگری مناڵ بۆ چای مناڵ بۆ بەرگری مناڵ لە زۆر نەخۆشی کە مناڵەکان تووشی دەبن مەسەڵەن ناهێڵە مناڵەکە قەڵەو بێن ناهێڵە تووشیش نەک نەخۆشی شەکرۆشانە کەمەکاتەوە ڕقەم یەک
ئەوانە ئەو سوودانە زۆر گەورەیە باشە بەڵام خەڵکەکە لی نازانێت بەداخەوە. دکتۆر پێش ئەوەی کە هاکاری هاوکارم پرسیاری دیکە لە جەنابتان بکە من ئەوەندە بڵێم کە کاتەکەی ئێمە ئەگەر هەشتی بەیانیش بێ لەگەڵ ئەوەی ئەمە لە سوسیال میدیای کوردستان 24 تەواوی قسەکانی جەنابەت بە پارچە پارچەدا ئەنرێت جگەلەوەی کە لە یوتیوب و دواتر خەڵکی شێریەکە دڵنیا بکە پەیامەکەت ئەگات بۆیە میوانداری جەنابتمان کردو کە شارەزایەتێکی باشت هەیە لەو بوارە و هیوادارین کە ئەو هەموو ڕێنمانەی کە دەیڵێیت وەکو خۆی بگاتە هاوڵاتیانمان بە تایبەتی دایکانی شیردەر. بەڵێ کاک دکتۆر هەم ئێمە وەکو میدیا هەم بەڕێز وەکو پسپۆر ینی ئەرکەچی مرۆڤانە و ئەرکەچی ئەخلاقانەیە بمانەوەی پەیامەکەمان باشترین شێوە بگات دڵنیان کە بەڕێزیشت دەبینین لە سوسیال میدیا بە باشترین شێوە پەیامەکانت وە ڕێنماییەکانت بە دایکان دەدەیت بۆی بە گرنگمان زانی لەگەڵمان بێ. کاک دکتۆر لەسەرەوەی کە زۆر جار تۆ پسپۆڕی دیکەی بەڕێزی وەکو جەنابەت ڕێنمایی دەدا بەڵام کەچی دایکان هەر بە قسەتان ناکەن بە قسەی پزیشکان ناکەن ینی دەمانەوێت باز لە کاریگەریەکان لە مەترسیەکان بکەن ئەگەر بێت و بە قسەی کەسانی شارەزا و پسپۆڕ نەکرا لە پێدانی شیر بە منداڵ شیری دایکان چی بەسەر منداڵەکان دێ؟ واللهی خۆی ئەوە شتێکی گرنگە تەوان ئایا چۆن یعنی بتانی دایکێک یەکەم مناڵی هەبیان نۆبەرەی هەبێ بتانی قەنەعاتی پێبێنی کە شیری خۆی بداتێ بەڵام زۆر هۆکار هەیە کە دەبینی شیری خۆی ناداتێ لە برەوەی شارەزایەکی بەتابەتی ئەو ژنان ئەوانەی هینە نۆبەریان هەیە شارەزایەکی زۆری نییە نازانێت سوودەکانی عمری بڵێن لە بیستەکانە ئەوانە داخلی سوسیال میدیا بوون ینی بەڵام داخلی بابەتی ینی خواردنی منداڵ و ئەو شتانە بڕک زانیاریان کەمە کە دەستم پێکرد من لە سوسیال میدیا و لە ئینستاگرام ئەو شتانە من هەدفم ئەوە بوو زانیاری بڵاوکەمەوە بۆ ئەو دایکانە کە سوود لە خواردن ببینن بۆ منداڵەکانیان بەڵام زۆر خەڵک هات و ئێوە زۆر باسەکەوت وەڵا ئێمە هیچمان نازانین لەو شتانە مشکلی ئێمە ینی خەڵکەکە خوێندەوارە بەڵام ناخینێ ینی مەسەن ئێستا فەرقی هەیە تو لەگەڵ ئەڵمانیا و لێرە مەسەن دایکێک لە ئەڵمانیا دەبینی ئەڕوا کتێبە خێنێتەوە کتێب لەسەر شیری دایکە خێنێتەوە کتێب لەسەر پەروەردەی دایکە خێنێتەوە کتێب لەسەر چۆن مامەڵە بکە لەگەڵ مناڵەکەی بەڵام لێرە ئەو شتە نییە لێرە هەر جۆراگرن ینی ئایانەوێ تەنها شتەکە حەزەکەن گویان لێبێت تااقەتیان نییە بخێنەوە باش ئەوەش مشکلەیەکی گەورەمان هەیە لێرە باشە دکتۆر دەمانوێت کاتەوا بێت لەو پرسیارانەوە زیاتر چۆنەڵێ بکۆڵینەوە کە ئەو دایکانەی تازە ئەبن بە دایک ئەوە شیر ئەدەن هیچی لێ نازانن ئەویش ئەوەیە کە دانانی پۆزیشنی منداڵەکە لە باوشە هیچ باڵێن جیاوازیەک هەیە یاخود کاریگەری هەیە ئەگەر پۆزیشنی منداڵەکە بۆ وەرگرتنی شیر لە باوشی دایکیا بێت شیر کەم بکات یا زیاب بکات جۆری گرتنە باوش کاریگەری هەیە یاخود نیەتی کاریگەری ئەوە جۆرەکەی خۆی بێ دا من ئەهاوە بە شێوەیەک بێ 45 دەرەجە سەرەکەی بڵند بێ و شیرەکەی بداتێ ئەگەر هاتوو مجارێکی بداتێ بەسراحەت شیرەکە بخوات و لە کاتی خۆی کە شیرەکە بیە بە مناڵەکەی هیچ کێشەی نییە بەڵام ئەگەر لە کاتێک مەسەن دەبینی بە پاڵکەوتنە شیری بداتێ ئەوە لە بیدایە لە یەکەم هەفتە و دووەم هەفتەوە باس دوای وردەوردە مناڵەکە خۆی دوورە خاتەوە لە شیری دیاکیان دایکەکە تاخیر شیرەیاتە منداڵی مەسەن دەبینی مناڵەکە برسیتی و تاخیرە یاتە منداڵی مناڵەکە تەمان عەسەبیە بێ وەختە دەبینی ینی دایکەکەی ئیشیە مەژغوڵە خۆتان نەزانانی ئەمە دایکەکان زۆربیان مەژغوڵن لێرە یان مەژغوڵن لە مەطبەخ یان مەژغوڵن بە پاکردنەوەی ماڵەوە یان مەژغوڵن بە مۆبایل ئەو شتانە ئەو جا لەبەرەوە تاخیر شیرێن بە مناڵەکەش عەسەبیە بێ خۆی دوورە خاتەوە بەڵام مەمەکە حازری کردووە یەکسەر خاتت دەبی و شیرەکە ئەخوا بە ئاسانی ئیتر دەبینی مناڵەکە دوایی ماوەیەک واز لە شیری دایکی دێنە حەز لێ نییە لەبەرەوەی دەبینێ یەکەم بە زەحمەت وەرەیەگرێ
بە تاقیر وەرێگرێ باش. جار بەجاریان شیرەکەن کاک دکتۆر، نایەتە درۆ باس هەندێک جار دایکان شیریان کەمە، یعنی هەر سروشتی ئافرەتەکە بەو شێوازەیە شیری کەمە، ڕەنگە ئەم شیرە نتوانێت منداڵەکە تێر بکات، یان هەندێک جار منداڵێکی ئینکار هەیە ڕەنگە منداڵەکە زۆر لەگەڵ شیرەکەی دایکی یەک نەبێ، بۆ ئەوەی تەواوکەری خۆراک بۆ منداڵەکە هەبێ چ ڕێگەیەک دایکەکە بگرێتە بەر باشە؟ والله ئێمە زۆر بە دایکانمان وتمان ئەگەر هاتوو ئێوە شیرتان کەم بوو یەکسەر بڕۆم بەلای دکتۆر یان سوەری منداڵ یان خۆی زۆربەی ئیشی سوەری منداڵە ئیشی سپۆری خواردن ئەوانە یعنی پلانێکی بۆ دانین کە بتوانێت شیرەکەی زیادکە زۆربەی دایکەکان یعنی کە خواردن دەخۆن ئاو زۆر ناخۆن مشکلەکە لێرەیە کە ئاو زۆر نەخوات مەسەن ڕۆژی ئەبێ تقریبا 2 لتر ئاو بخوا ئێوە 1 بەرداغێک دەخوا یخۆ لە 180 شیر ئاوە ئەگەر هاتوو ئەو ئاوەی نەداتێ بە یعنی ئاوێکی باش نەخوات شیرێکی باشی بۆ دروست نابێ یان شیرەکە دەبینی تامەکەیە گۆڕێ مناڵەکەشە وەختت دەبینێت تامەکەی گۆڕاوە حەزی لێ ناکە خۆی ئەکێشێتەوە بەڵام دایکەکە ئەگەر هاتوو خواردنێکی باش بخوا شتێکی تەندروست بخوات نەک شتی خراپ بخوات ناوەڵە شیرێکی باشی بۆ دەرەچێت تامێکی خۆشی دێت و دومینیش دا من ئافرەت ئەبێ جسمی پاک بێ هەتاکو مناڵەکە نزیکی بێتەوە ئیسراحەت کات شیرێکی باشی بۆ بێتەوە ئەگەر دەبینێ مەسەن شیرەکەی کەم بوو بڕۆ بەلای دکتۆر باشە دکتۆر کەواتە دایک دەتوانێت لە دوای 6 مانگی یەکەم بە دڵنیا بێ 6 مانگی یەکەم هیچ شتێک نەدا بە منداڵەکەی جگە لە شیری خۆی تەنانەت ئاویش بەڵام لە دوای 6 مانگی یەکەمەوە ئەتوانێت هاوکاری خۆراکی تر بەربگرێت دەمەوێت بزانم بۆ دایکانەی کە دوانەیان هەیە ئایا ئەو دایکانی دوانەیان هەیە ئەبێت ترسی ئەویان لەلا دروست بێ وەڵایەکێکیان زەعیفترە بێ ئەوەکەی تریان بەشی ناکە یان شیرەکە بەشی هەردووکیان ناکە کاتێک کە دایکێکی دوانەدار ئەتوانێت بە هەردوو سنگی هەردووکیان پەروەردە بکاتیان یەکێکیان لاواازتر دەرەچێت چۆنە ئەمە؟ واللهی ئەتوانێ یانێ خۆی ئێستا من زۆر ژنم دیوە مەسەن دوانە بوو لە مناڵەکانیان تەنها شیری خۆی داوەتێ و شیری خۆشی بەشی کردو بۆ هەردوو مناڵەکانی ئێمە چۆن نەزانین ئەو شیرە بەشەکە بەش ناکە ئەمە ئەبێ پێیان بڵێن ئەبێ تیان گەین چۆن ئەو شیرە من چزانم بیسا ئەو شیرە بەشێکیان بەشی ناکە وایە وانە بزانین دایکەکە چۆن نەزانێت مەسەرەن ئەو مناڵە ئەو شیرەی خواردۆ تێر بۆ لێ ئەبێ بیکێشی مناڵەکە بکێشی ئەگەر هاتوو مناڵەکە لە 4 مانگیەکەم 750 غرامی زیاد کرد مانگانە یعنی ئەوە تەواو شیرەکەی خواردۆ بەشی کردووە بەڵام ئەگەر لە 750 غرام کەمتر بوو ئەو لە 4 مانگیەکەم بەڵام ئەگەر لە 750 غرام کەمتر بوو یعنی کەواتە ئەوە بەشی ناکە یعنی شیرەکە کەمە یعنی کەواتە ئەبێ شیرێکی ئیزافی بۆ دانێ شیری دوامی بۆ دانێ کاویش خۆی شێر نابێ خۆی ینی اختیاری بکە یان هەڵبژێریان بڕۆ بۆ سەد دەبێت چکە مناڵ لەگەڵ مناڵ فەرقی هەیە لەگەڵ شیر دەبینی مناڵ هەیە مەسەن لاواز و زەعیفە بێ شیرێکی تابەتی بدەیتێ دەبینی بۆ هینە یعنی صحەتی باشە بەڵام زەعیفە شیری احتیاجی بدەیتێ ئەوە دکتۆری مناڵان خۆیان ئەوان دەزانم ئیتر شیرەکەی بۆ دانێن سوودی دەوێت کاک دکتۆر دەگوترێت زۆر جار منداڵی تازە ساوا مانگێک دوو مانگی هیچ شتێکی پێ نەدرێ با تامی دەوی نەگۆڕدرێ ئەمە ناو قسەم جێلێ بووە بەڵام دەکرێت لەم تەمەنە شەربەتی فرێش یان ئەو بابەتانە جگە لە شیر بدرێت بە منداڵی ساوە منظمەی سەحەی عالەمی ئەڵێ یعنی قەدەغەیە بە هیچ شێوەیەک حتاکو 6 مانگیەکەم هیچ شتێک بدرێت بە منداڵ غەیری شیری دایک بەڵام ئێستا مۆزوعەکە نەختێک گۆڕە ئێستا ئەتوانێ ئەو منظمەی ئەڵێ ئەتوانین لە 4 مانگەوە دەست پێ بکەیت لە 4 مانگەوە دەست پێ بکەیت یعنی بە خواردنی داخلی خواردنێکی سووکی بکەیت بەڵام بە شەرت و شروتە یعنی نەک هەموو مناڵەکە توانێت لە 4 مانگ داخلەکەی یەکەم مناڵەکە نابێ خوددەش بێ یعنی نابێ پێشوەخت لە دایک بێ کە کاتی لە دایک بۆ وەزنەکەی باش بووە
کە ئەگاتە 4 مانگ مناڵەکە بەهێزە بەقوتە سەری خۆی ڕاگرێت باشە ئەوەش ئەبێ دکتۆری مناڵ بڕیار بدە باشە بەڵام زۆربەی دکتۆر برادە لە 6 مانگ بەڵام هەیە دکتۆر کە مناڵەکە دەبینێ بە ڕێی خۆی ئیتر دەیخاتە داخلێکە بۆ خواردن لە 4 مانگی یان ئەڵێ نا چاوەڕێکە هەتاکو 6 مانگ لەبەرەوە هیوادارم هەموو دایکێک ئەگەر بیەوێ مناڵەکەی داخلی خواردن بکات لە 4 مانگی باسەدای دکتۆری مناڵان بکە ئەو پێڵێ باش ئاسانە باشە دکتۆر ئێمە هەر باسی سوودی شیری دایکمان کرد بۆ منداڵ لەلایەکی دیکەشەوە با باز لە دایکەکە بکەین چونکە هەندێک دایک هەیە بە ئارەزووی خۆی ناوێت شیر بدا بە منداڵەکەی لەبەرەوەی کە هاوسەنگی جەستەی تێک نەچێت چونکە لە دوای ئەوەوە بڕێک کێش زیاد دەکات دایکەکەوێ ڕێجیم بکات لەبەرەوەی کە خواردنی زۆر نەخوات لەبەر شیری منداڵەکەی شیری خۆی لە منداڵەکەی ئەگرێتەوە بابزانین وەکو دواپرسیار سوودەکانی شیردان بە منداڵ بۆ دایکەکە چییە لە کاتێکدا لە کاتی لە دایکبوونی منداڵ تووشی خەمۆکی ئەبێت تووشی زیابوونی کێش ئەبێت تووشی کۆمەڵی نەخۆشی ڕەنگە ببێت پوکانەوەی ئێسک ببێت ئەگەر شیر نەدات ئیتر چ دیکە هەیە کە دایک ئەبێ بیزانێت بۆی کە ئەم شیرە تەنیا بە سوودی بۆ منداڵەکەی نییە پێدانەکەی بەڵکو بۆ خۆشی هەیەی واللهی خۆی سوودەکەی بۆ دایکەکە سوودێکی زۆر گەورەی هەیە بەڵام بەداخەوە لێرە بە هەڵت تێگەشتە هەڵێن ئێمە ئەگەر خواردن زۆر بخۆین هەتا شیرمان زیاد بێ قەڵەوە بین بەڵام وانە یعنی خۆت کە شیر ئەی بە مناڵ شیر خۆی چی تێدایە پرۆتینی تێدایە چوری تێدایە لەکوێوە دەرەچێت لە لەشی دایکەکەەوە دەرەچێت یعنی کەواتە لە لەشی دایکەوە ئەو خواردن دێتە دەرەوە یعنی کەواتە ئەگەر شیری خۆ دایک شیری خۆی بداتێ قەڵەو نابێ پێی باشە ئەگەر خواردنیش بخوات قەڵەو نابێ ئەوە لە کتێبی طبی هەمووی بەحسەکات باشە بەڵام لێرە نا ئەڵێن نا ئێمە خۆ ئەگەر خواردن بخۆین دوای قەڵەو دەبین ئەوە وەزنم زیاد بووە ئێقەی ناکە تۆ کە وەزنی خۆت دەکەیت و مەمکت پڕ لە شیرە بۆتە 2 کیلۆ کیلویەک لێرە و کیلویەک لێرە شیریتیایە ئەو بۆ خۆت وەزنکەی ئێتەما وەزن زیادە بەڵام ئەگەر بەتاڵیکەی وەزنەکە دەگەڕێتەوە سەر تەبیعەتە وەختە خۆت دەزانی کێشەی خۆ چەنە ئەو لایەک لە لایەکان لای دووهەم هەندێک دایکەیە لەبەرەوەی عمریان دەبینی 20 و 21 ساڵ وانەیە خەڵک زۆر تەسیریان لێ دەکەیانی یعنی دەوروبەر تەسیریان لێ دەکات ئەو شیرت خۆت زەعیفی خۆت مناڵەکەت لاوازە مناڵەکە زەعیفە دەفێری شیری قوتوو بکە با تێر بێ با قەڵەو بێ خەڵکی لا ئێمە تەنها بە دووی قەڵەوی ئەگەڕێن یعنی فەرقی هەیە لەگەڵ دەرەوە بە دووی تەندروستی ئەگەڕێن بەڵام لای ئێمە بە دووی قەڵەوی ئەگەڕێن ئەنجا مناڵ چەند قەڵەو بێ یعنی دایکەکە زۆر باشە لەگەڵی ئەوە بەڵێ بەڵێ سپاس دەکەین دکتۆر کاوە عومەر پزیشکی پسپۆڕی منداڵان سەبارەت بەم بابەتەکە بابەتێکی زۆر گرنگە بە شیردانی سروشتی بۆ منداڵان لە سۆرانەوە لەگەڵمان بوویت سپاس دەکەین. بابەتێکی دیکەمان بابەتی ئەندازیاری کشتتوکاڵیە کە ژمارەیەک ئەندازیاری کشتتوکاڵی دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی زاخۆن لەبری ئەوەی دەست بەتاڵ دابنیشن بە هەماهەنگی و سەرپەرشتیاری یەکێک لە مامۆستاکانیان پرۆژیان هەیە سۆبان. بەڵێ جاوان هەستاون بە دروستکردنی چەند خانوویەکی پلاستیکی تایبەت بە چاندنی سەوزە تایە چەندین بەرهەمی سەوزەی هاوینە و پاییزە هەر لەناو ئەو خانوو پلاستیکیانە بەرهەم ئەهێنن جا لە بازاڕەکانیش بێگومان ساغیەکەنەوە و ئەوەیشی کە زۆر زۆر گرنگە هەموو ئەوانی کەم کارە ئەکەن هەمویان خانمن و دەیانەوێت بە شێوەیەکی سەلامەت بەبێ پێینی کیمیایی ئەمە بەرهەم بهێنن بۆیە بەرهەمی دەستی خانمانە زۆر بە جوانیش هێنانەتە بەرهەم یانوێ ئۆرگانیکیش بێت با پێکەوە بین. دەرچوون کولیژ و پەیمانگەهێن چاندنێنە و دیگەل مامۆستایان خوا هەژمارێکە پرۆژەیان ئەنجام دەدەن وان بڤێ ڕێگێ خۆشڕێنشتنا لە ماڵ و بێکاریە ڕزگار کریە.
هفدم زانستن کو به سالانه خواندینه پراکتیزه دکن و کار لسر برهم اینانا برهم نافخوا دکن. ڕێکاوێ چەندێ ئەموانە فێر بکەین فێری چاندنێ ببن فێری سەرپەرشتیکردنێ ببن فێری ڕێڤەبرناوان پرۆژە ببن ئەنجامدا ئەم هەمی کۆمبیل سەر هەندێ و مەدەست پێکرد نوکەدا مە کۆمەکە پرۆژەیە هەی گوتێدا کارتکن بەرهەمێت مە چاندنێ پترێ کەسکاتیت هاوینێنە یەتکو مە ئارمانجا مە ئەوە وەرزێ پاییزێ دەرکەون هجمارا 15 اندازیارن کچین چاندنێ نەو کاردناوا 10 پروژهên plastikiyên mezin çandinê da dikin. Wan ev proje bi berhem û keskatiyên havîne çandîne bû ku di werzê payîzê da berhem bînin û bêxine nava bazarê û bi fêrekê bibine xwedan dahat. Armanca me ew em dest bavên şûlekê û nemînin hîviya da mezrandinê û her wesa me bixwaviya yanî vî tiştî em pirabin û dest pê bikin ev jî wekî destpêk e em wekî endezyarê çandinê ne gelek baş bî ew me ku talebe bên xwe elîmînin û fêr bin pitir yanî borê xwe da şehreza bin elvêrê em hes dikin hikûmet demo me bikitin me bi dama zirînetin hindek proje hûsa me bên da bînkirin û em li ser şûl bikin. Êkem projeyê çandinê ku bi vî rengî derçû digel mamostayên xwe li zaxû encam didin. Wan armanca ku bi vê rekê zanistên ku wan di vî biyavî da xwandîn berceste bikin û fêrî destê karî û berhemînanê bibin û delîveyên karî jî bû hevalên xwe peyda bikin û berhemên navxwe jî bêxine nav bazarî û zêdetir bikin. İslam Yusuf Kurdistan 24 Zaxo. پرۆگرامان بەیانیان بۆ ئەوەیە کە هەموو بابەتەکانی تیا بێت لە هەموو تەوەرەکانە ئەمە گفتوگۆ بکەین لە تەوەرە کۆمەڵایەتی و تەندروستی و هەروەها کولتوری و هونەریەکانی جا لە تەوەرە هونەریەکان ئێمە هەوڵی ئەوە دەین کە زیاتر خودی گەنجان کە هونەرمەندن میوانداری بکەین بەشێکیان دێنە ئێرە لە ستۆدیۆی کوردستان 24 و لە سەنتەری سەرەکیە بن بەشێکیشیان لە سلێمانی میوانداری ئەکردن جا ئەم ڕۆژ ڕۆژانە سلێمانی میوانی تایبەت هەیە کە هارمۆنێکی هونەری موزیک و شێوەکاریە ئێمە لە ستۆدیۆی ناوەندەوە قسەیان لەگەڵ ناکەین لە ستۆدیۆ سلێمانی هاوکارمان دالیا لەگەڵیان دەبێت و ئەو پرسیارانەی کە هەیەی ئاراستەی میوانەکانی دەکا بەیانیت باش دالیا بەیانیت باش دالیا سڵاو سۆڤان سڵاو هاکار هیوادارمم جارە بە تەواتی ناوم هێنابیتی هاکار دیارە ناوێنانی چیرۆکی هاکار دوور و درێژ هەرێکەمان بە جۆرێک ناوێنین سۆڤان بە هیوادارم ئەمڕۆ باش ناوێنابێت دیسانەوە هەردووکمان هەڵێن من پێڵم هاکار تۆش پێڵێ هاکار هەردووکمان پێڵین هاکار خۆی هەکارە کەواتە ئەم جارەش هەر هەڵەبووین لەبیرمان بێ گوتم لە نێوان هاوکار و هەکار لە کۆتاییەکەی لە لای هاژە دەبم بۆ مەغدید کەس بە دروستی ناویکتی هەڵبژێرە هاکار باشە فەرموو ڕاستە زۆر باشە ئەگەر بینە سەر تەورەکەمان دیارە هونەر کولتور و هەموو ئەم چەمکانەی دیکە بە جۆرێک لە جۆرەکان ڕۆڵیان هەیە لە ناساندن و شوناسی هەر میلەتێکە دیارە کورد بە دەرنیە لەو کەسانە لەو کەساتیانەی کە لەو ڕوانگەیەوە خزمەتەکەن بە تایبەتی چینی گەنجان کە ئێستا بە شێوازێکی جیاوازتر کار لەسەر ناساندنی شوناس و ناساندنی کورد دەکەن لە ڕێگای هونەرەوە من لەم چارچەوەی میوانداری دوو خانمی شاری سلێمانیم کردو بە خۆشحاڵی ئەوە یەکێکیان شێوەکارە و یەکێکیان میوزیک ژەنە خاتو چرۆ و خاتو هاوژین هەردووکتان بەخێر هاتن دیار هەردووکتان چیرۆکێکی هاوبەشتان هەیە بۆ هەڵبژاردننی هونەر ئەمە زیاتر لە خۆتانەوەی گوێم لێتان بێت و کارەکەی چی بۆ هونەرتان هەڵبژاردووە خاتو چرۆگەر سەرەتا لە تۆ دەست پێ بکەم سپاسانەکەم بۆ بانکێشان نامەکەتان بنام چرۆ عەبدوڵایە مامۆسای ئامادەی لە ڕۆژی کچان بۆ هونەرم هەڵبژارد حتمما ئەوانەی کە هونەر هەڵەبژێرن ئەبێت ئەو بواران تیا بێ خۆیان حەز خولیایەکیان هەیە بۆی لەبەرەوە منیش عایلەکەم هەمویان هونەرمەندن بە شانازیەوە ئەڵم منیش بواری هونەرم هەڵبژارد و چوومە بواری هونەرەوە و چەند ساڵە خزمەتم هەیە لە ئامادەی و ئێستا تەلەبەکانیشم زۆر حەزیان بە هونەر هەیە زۆر باشە باشم هەیە لەوە زۆر باشە ئەی خاتو ئاژین تۆ
من ڕاستێکی سەرەتا دەستخۆشتان لێکم بۆم بەرنامەجانە کە ئامانشتان گرنگیدانە بە لایەنێکی پشتگوێخرای کۆمەڵگە کەش هوەرە زۆر دەستخۆشتان لێکم من ڕاستەکەی نزیکەی 4 ساڵە لە ناو مۆسیقا و لە ناو هوەرام ئەو کاتە 19 ساڵ بووم کە دەستم پێ کرد کەمێک قورس بوو کە هەتا توانیم خۆم دۆزیەوە لە هوەرە هەتا توانیم ئەو پیشێ هەڵبژێرم کە بەڕاستی خۆشمێت و عاشقیم سەرەتا ڕاستەکەی پێش لە بەشێکی تر بووم ئامەزانی ئەو بەشەیەکە خۆم ئەمێ بەڵام دواتر میوزیکم هەڵبژێر باشە کاتێک کە گوێم لە هەردووکتانە کرد هەرتان باستان لەوە کرد کە بەشی زمانی ئینگلیزیستان بۆ هاتۆتۆ بەڵام وەرتان گێڕاوە ئەمەش یعنی منی وەستان بۆچی واتان کردووە بە تایبەتی لێستا زۆربەی ئەوەی کە خوێندکارە ئەوێ بچێتە ئەو بەشانەی کە ئێوە بەدەستان هێناوە بەڵام ئێوە واستان لێ هێناوە و هاتوونەتە بەشی هونەرتان هەڵبژاردەوە ئەمەش پەیوەندی بۆ حەزە هەیە کە تیاتایە بەڕاستی منیش لە ئینگلیزی ناوم هاتەوە بەس زۆر حەزم لە هونەر بوو بۆیە ئیتر دام بەزان بۆ هونەر بە شانازیەوە یعنی هەوڵم بۆیەوە بەردەوام و سەرکەوتوش بووم پێیان بە هیوایەوەین کە ئەو پەیامە هونەریە هونەردۆستیە بگات بە تایبەتی کا لە ئێستا گەنجان زۆر بۆ بوارەوە خەریکن و پەیامی جیاواز ئەکرێ لە ڕێگای هونەر و بگەیەندرێت بە تایبەتی بۆ ناساندنی میلەتی کورد بە دەرەوانێ ئەوێن ئەو پەیامی هونەر ئەتوانێت بە جوانی بیگەێنێ هیچ پەیامێکی دیکە ناتوانێت ئەو پەیامە بگەێنێت هەنێ کات کەسەکە خۆشی حەزی لێتی یعنی من زۆر تەلەبەم هەیە زۆر حەزی لە هونەرە بەڵام ماڵەوە ڕێگرینە ئەڵێ بە تۆ بۆ شتێکی بەرز بخوێنی ببی بە دکتۆر ببی مە مهندس نازاڵم شتانە عیلە زۆر دەوری هەیە لەو شتانەیە وازیان لێ بێنن با لەگەڵ حەز و خولیای خۆیان نابڕۆن زۆر باشترە تیای سەرکەوتوترە بن بەڕای من زۆر پێی بەتاقەتە بم ئێوە دوو نمونە و دوو چیرۆکی جوانن کە ئەکرێ بکرێنە نمونەیەک بۆ ئایدیایە کە نەمێنێت بە تایبەتی لە ناو خانەوادەکانە بێزەوت ئەو شتێکە زۆر باوە ئەی خاتو هاوژین تۆ ئەگەر بینە سەر میوزیک زیاتر کەمانچە ئەتوانین بۆ نمونە لە ڕووی کلاسیکیەوە سوودی لێوەربگرین خۆی کەمانچەش ئامێرێکی ڕۆژ ئاواییە تۆ زیاتر چێژەنیت من ئامێری سەرەکیم کەمانە ڤایۆڵین و کەمێک ئامێری پیانۆش دەزانم ڕاستە کاتی سەی پرۆفایلەکەتم کرد چەند ڤیدیۆیەکی کورتی تیا بوو کە پیانۆ شەژەنی زۆر باش بووی تۆ خۆش بوو بەوە ئەگەر پارچەیەکمان پێشکەش بکەیت سپاس دەست خۆش بێت هاوژین ئەگەر منیش باسی چیرۆکی خۆم بکەم لەگەڵ میوزیکە ماوەیەک چیرۆکی یان ڕۆمانی بەختیار عەلی دوامین هەناری دنیا و هەروەها شانی مۆسیقا سپیەکان خوێندەوە لەو ڕوانگەیە زۆر میوزیک کاری تێکردم پێم وایە میوزیک زۆر کا لەسەر ڕۆح حەکات ئەگەر بۆی بتوانی زیاتری شۆگری خۆتکەی ژەنینی هەر ئامێریکا گرنگ نییە تیای باش بیت گرنگەوەی بیژەنیت ئەگەر لە ڕوانگەی سوودەکانی بۆ ڕۆح قسەم بۆ بکەیت تا چەندە کاریگەری لەسەر تۆ دروست کردووە بێگومان میوزیک کاریگەری زۆر هەیە کاریگەری ڕاستەخۆی هەیە بەسەر ڕۆحی مرۆڤەکانەوە میوزیک دەکرێت بە تەنها تۆنێک بەتاقەتت بکات و بە تەنها تۆنێکیش دڵخۆشت بکات بەڵێ
لە ڕووی دەرونیە زۆر زۆر گرنگە بەڵێ بێگومان وەکو چارەسەر بەکاردەهێنرێت میوزیک باشە و بەداخەوە کە لێرە زۆر گرنگی بە ولانە نادرێت کەمە پشتگوێ خراوە نەکەمێت زۆ پشتگوێ خراوە ئەنگینا میوزیک زۆر لەوە گەورەترەکە باشە چ جۆرە میوزیکێک زۆر گرنگە بۆ ڕۆح بۆ دەروون بە تایبەتی بەشێکی زۆر لە ئێستا دەرونی ناجێگیرێکاتە چۆن وا بکەین سول لە میوزیک وەربگرین بەڵێ تێگەم هەنێک موزیک هەیە کە بڵاو دەکرێنەوە تایبەتن بە چارەسەری ڕۆحی کە لە هەنێ هێرتزی دیاریکراودان بۆ منە 440 هێرتز ئەم میوزیکانە ئەم دەنگانە کاریگەری ڕاستە و خۆ دروست دەکەن بەسەر ڕۆحەوە باشە ئێوە لە ڕووی ئەکادمیەوە تا چەند دەویستانەکە لەسەر ئەوە بکەن ئەگە بۆ منە ئەم بۆشایەشەیە زانکۆکان پەیمانگاکان ئەوانەی لە بواری هونەرا کارەکان تا چەندە کار لەسەرەوەکەن ئەم پەیامە دروست بکەن بەداخەوە وەکوتم ئەمە پشتگوێ خراوە لێرە کاتەوە چیە بن بۆەوەی کە پشتگوێ نەخرێت ئێمە هەڵ دەدەین کە خوێندکاری زیاتر کەسی زیاتر مناڵی زیاتر فێر بکەین و ئامۆژگاریمان بۆ دایک و باوکان ئەوەیە کە مناڵەکانیان بنێرم بۆ دەورەکانی فەرکردنی میوزیک و زیاتر گرنگی بۆ لایەنە بدرێت لەلایەن دایک و باوکان هیچ میوزیکێکت ئامادە کردووە کە ئەم میوزیکە بۆ لایەنی دەرونی کار بکات بەڵێ فەرمووی بۆ مامشێنی سپاس دەستەکانە خۆش بێت چرۆ دیارە شێوەکاریش وێنە کێشان ئەمیش کاریگەری لەسەر دەروون دروست دەکات کاتێک بۆ ناچیتە لای دکتۆرێکی دەرونی وەرەق و قەڵەمێک تاتێ و کۆمەڵە بۆیە پێتەڵی وێنەیە بکێشە بۆی بزانێ باری دەرونی و کەسی کاتوتە لای چۆنە کاتێمە چۆنەتوانین لە ڕووی هونەری شەوانێ سولەوە وەرگرین لە زۆربەی نەخۆشخانەکان نەخۆشخانە دەرونیەکان بەشێکی ئەوەیە کە دائنیشن وەرقە و قەڵەمەیان بە نەخۆشەکان ڕەسم دروستکەن بزەبت کاریگەری هەیە لە تەنها لە مناڵێکی بچووکە ئەتوانی ئەو کاریگەریە ببینی کاتێکە مناڵێک ئەبینی وێنەیەک ئەکێشێ بە وێنەکە ئەتوانی تعبیرەکەی بزانی کە چێ ئەم مناڵە بێتاقەتە لە ماڵیان باوکی لێ تۆڕابێ دایکی لێ تۆڕابێ بۆیە لە نەخۆشخانە دەرونیەکانش ئەوە بەکارێنن بزانن ئەم کەسە چی لە ناخێ هەیە بەپێی ئەو شتێک کە دروستیەکە ئەتوانێت دەری بە باشە تۆ لە ئەزمموی خۆتەوەکو مامۆسایەکیش تا چۆنە ڕەچایوەت کردو کاتێک کە وانە بە قوتابەکان چەڵیت بزانین باری دەرونیشیان چۆنە زۆر زۆر ڕەچاوم کردووە بەعام ئەو تەمەنەی کە من دەرسیان پێ ئەڵم ڕەشبینن زۆر ڕەشبینن لە ئامادەی زۆر ڕەشبینن یعنی ڕوێنەکانیان بە نوعێک دروستەکەن کە هەستەکە یەکسەر ئەمە ڕەشبینی پێوە دیارە و زۆربەی کات قسەم لەگەڵاکەم وەکو توێژەری کە وڵاتیش دەورم هەیە لە خوێندنگاکەیان زۆربەی کات قسەیان بۆکەم یەنە لام بەتەنها ئێتر لە ڕێگەی وێنەکێشان مۆسیقا ئەنجام من گرنگی بە هەموو بوارەکانی مەوە نییە بڵێم بەس وێنەکێشان ئایتە لە بەم هەیە لە مۆسیقا زۆر باشە هەیە لە میکاجە کاجی سینەمایی بەرداوام فیلمیان بۆ لێم یعنی هەریە بوار نییە شانۆ گۆرانی دەوڵەمەنە ڕاستەبت لە هەموو بوارێکە ڕەگەم بۆ کردوونەتەوە بۆی چکە زۆر کەس زۆر تە لە بەدەستی ڕستمی نیە حەزی لە ڕسمەکە نییە ئەڵم بابەتڵی خۆی بێ یان شاعر زۆر دەبێمە سەر ستایلی تۆ کە تۆم بینی زۆر جوان و تایبەت بووی لەم بە تایبەتی ستایلەکەت لەگەڵ تابلۆکە تا یعنی یەکی گرتبووانێ باسی ئەوم بۆ بکەی چۆن هەوڵە داوک و هونەرمەندێک ئارتێک ئەو کارە بکەی لەگەڵ خۆشدانی خۆشت بۆ منە کاتێک کە بە دەرەکەی ڕێگە و هونەرمەندێک بینجا ئەو تابلۆیە بوو کە من بینیم یەکەم جارەگەر پشتیتە لای بۆشمان باسکەی باسی چێکە سپاس دەکەم سەبارەت بە ستایلەکە
زۆر حەزەکەم خۆم بەشێک بم لە لەوحەکان ئەو ڕۆژە ئەگەر دیقەتەدا بێ هەمان پەڕۆشتن بەکارهێنابوو بۆ قژم زۆر حەزەکەم یعنی هونەرمەند ڕنگدانەوەی هەبێت لە خۆشیە دای من ستایلم جیاواز بووە یعنی هەموو کاتی پێشانیەکانم لەگەڵ لەوحەکانمە خۆم گونجاندووە ئەوە زۆر کاریگەری هەیە بۆی بینەر کەیت یەکسەر تۆ بێ ئەوی من بناسی زانی ئەو لەوحەیە هی منە وەنیە ئەم بە زۆری لەسەر ئافرەت ئیشەکەم زۆر حەزەکەم هەموو مۆزوعەکانم ئافرەت بێ ئەمە ئافرەتێکە باسی فەوزایەکە کە لە مێشکایەتی دایمەن ئێمە بیرکردنەوەمان زۆرە و لەگەڵ یا جوانێکیشوان هەیە کە وەکو فریشتەیەک یعنی دەورە بینین بۆ کۆمەلگا و تابلۆکانی تریشم بەعام لەسەر ئافرەتە و ئەوانی تریشکە ئیشەکەم هەمووی پۆپ ئارت و سوریالیزمە و لەسەر تەڵەباتی خەڵکیش ئیشەکەم چکا پەیجم هەیە بە ئۆنلاین کارەکەیت بەڵێ بە ئۆنلاین باشە بشی ئەگەر ئەو پرسیارەش بکەم تا چەند دەبوون منە وتێ لەسەر ئافرەتیش کارەکەی پەیامەکەت بۆ گەیاندن لە ڕووی ئافرەتەوە لە ڕۆژنەوە چییە زیاتر؟ ئافرەت دایمەن زەحیەی کۆمەڵگەیە دایمە زیاترین قسەکان لەسەر ئافرەتە و لە بەتایبەتی لە کۆمەڵگەی ئێمەیە من بە بۆنەی ئەوەی ناڵم زۆربەی کێشەکانم بۆیێتەوە هی خوێندکارەکانم ئەزانم کە زەختێکی زۆر لە سەریانە ئەمەوێ لەگەڵ ئەو هەموو ئازارەی کە هەمانە جوانەکانیشمان دیار بێت بۆیە زیاتر حەزەکەم ئێسام تابلۆی پشتەوە زیاتر فیگەرێکی ئافرەتی کاتی خۆ جوانکردنە قژی چاکردووە ئیتر بەو هینانە ئیشەکەم باشە زۆر جار هەیە کە تۆ باسی واکەی باس لەسەر دەرخستنی کێشەکانی ئافرەتەکەی ئافرەت ئەڵێ و کاتێککە بێتاقەت بووم سوراوێکی سوورەکەم ئەوەی کە تۆ ئێشی بینین لەگەڵەوەی باسی کێشەکانی ئافرەتەکەی بەڵام هەموو کاتێ بە جوانی دەرکەوتون بیزەبەت دایمە بە خوێندکارەکانیش ماڵێم ئەڵێم کە بێتاقەت بووم بڕۆن خۆتان جوانکەن یعنی زۆر کاریگەری هەیە ئەوە باشە بیت وردە وردە ئەبێ بە خۆت بووی کە بێتاقەت بووی مانایەوە نییە بچی دانیشی بگری و خەفەت بخۆی ئەبێت خەریکی ئەوە بیت خۆت جوانکەی بووی ئەو بێتاقەتی لە ناختایە دەرنەکەوێت چکە هەموو ئینسانێک بێتاقە دەبێت بە تایبەتی ئافرەت کە سەختێکی زۆری لەسەرە ڕاستە باشە ئەگەر بێمە سەر لایانی میوزیکی بۆی منە ئەو وانانەی ئێستا ئێوە لە زانکۆ گرنگی پێیان زیاتر چییە؟ وانەکانمان لە زانکۆی سلێمانی تا ڕادێک لە ئاستی جیهانیدان لە ڕووی نەزەریاتەوە لە ڕووی منهەج و کتێب زیاتر عالەمین باشە زۆر جار باس لەوە ئاکرێت کە لە کێشەکانی نەگەیاندنی هونەر بە دنیای دەرەوە ئەوەیە کە بۆمە پێشەنگاکان کۆنسرتەکان لە ناو چارچەوەی هۆڵەکەیە چی بکرێت بۆ ئەوەی بۆ نمونە بۆ خەڵکی ئاسایش هونەر پیشان بدرێت بۆ نمونە کە تۆ چیتە ناو پێشەنگاکانەوە هەر کۆمەڵێک کەسایەتی و شێوەکارم بۆ نمونە بە دەور یەکتری ئاخولێنەوە یعنی دەموچاوەکان زۆر دووبارەیە چی بکەینەوە هونەر بەرینە ناو شەقام لە ئێستا تا ڕادەیە میوزیک چووە ئەی بینیە میوزیکیش سەر شەقام هەیە بەڵام ئەمە یەک و دوانە نەبووەتە شتێکی عام بەڵێ لە ڕاستیدا پێشەموو شتێک لە لایەن و دەستگاکان زۆر لەم شتایە خەتابارن هۆکاری سەرەکین ئەوان بەڵام هەر کەسە و هەر هونەرمەندێک لە جێگەی خۆیەوە بۆ خۆی دەتوانێت هونەر و موزیک باتە سەر شەقام ئەگەر تۆ خوێندکارێک بۆ منە چەند خوێندکارێکی هاوڕێی تریشت بتوان ئەمە بکەن ئەیکەن بگومان زۆر باشە ئەگەر یەمان لە پارچەی میوزیکی تر بێ زۆر زۆر باشە بۆ کەشی بەیانیان زیاتی میوزیک زۆر گرنگە
دەستەکانە خۆش بێم هاوژین بەس کلاسیکەژەنی یان میوزیکی ڕۆژهەڵات لە ڕاستیدا سەرەتا کە کەسێک دەوێت فێری میوزیک ببێت پێویستە ڕێبازی کلاسیک بگرێتە بەر فێری هەموو تەکنیکەکان ببێت و پاشان دەتوانێت ئێوە لە قۆناغی چەنەوەی تر بەشەکانی دیکە یان میوزیکەکانی تر ئەژەنن بگورە یعنی لە چ قۆناغێک کۆ دەسەکەن بەژەنی میوزیکەکانی دیکە لە سەرەتای قۆناغ کە ئەچتە جامیعە هەر گرنگی بە کلاسیک دەدرێت و هەروەها بەشی تریش هەیەواتە قوتابەکان گرنگی دەدەن بە ئامێرە ڕۆژهەڵاتەکان واتە خۆتان هەڵێ بژێنەڵێ من بەس کلاسیکە ژەمێکی تێڵێ من میوزیکی ڕۆژهەڵاتی بەتەواتی تۆ کلاسیکت هەڵبژاردە کلاسیکم هەمووی میوزیک جوانە باشە ئەگەر داوا لێ بکەم میوزیکێکی کوردی بژەنی هیچ شتێک ئامادەیە لە ئێستادا کەمە قورسە توانم بیری لێ بکەمەوە باشەگیان یەک پرسیاری دیکە ئەوەی کە باسمان کرد گرنگی هونەرە ئەگەر بە کورتی جواب بنەوە چۆن وا بکەین کە بە تایبەتی لە پشووی هاوینەکانە دایک و باوکان لە برێ و مناڵەکانیان بنێرنەوە دووبارە دەورەی فێرکردنی ئەو وانانەی لە قوتابخانەکانە خوێندرێ بەڵکو بینێرنە ئەو دەورانەی کە زیاتر خولیا و بەهاکان و وەتوانەکانی مناڵانی تیا دەرەکەوێت بە تایبەتی هونەری شێوەکاریە مەلەوانیە میوزیکە چەندین بەهرەی دیکە هەیە کاتوانێت لە ڕێگەی ئەو دەورانەی کە لە پشۆکانی هاوی ناکرێتەوە سوودی لەوە بگرن گەر بە کورتی جواب بیت حتمما مناڵ حەزی لێی کەڵاوی بێت و خۆی بگونجێنی لەگەڵیانەوەکو یاریش بەکاربێنێ بۆیە پێم باشە فێری ئەو شتانە کە زۆر باشترە بۆی بە دوای شتی تران نەڕۆن بەڕاستی مەڵیانەکە زۆر باشە شتێکی تر بیرم چوو بچیکەن لە جامیعە تەرمیکیاجی سینەمای ئیش ئێستا بە خۆش زۆر خوێندکارانم لە کۆمپانیاکان گەب سینەمایی کە ئەوانش هەمووی من بوو یعنی کە هەوڵ لەگەڵا ئەیەم ئامانجێکم ئەوەی کە مەبەستیانە بچنە هۆ برەی پێبن لەگەڵ یا باشە زۆر دەستان میوانی من بوون باز بۆی ئەو کەش بۆ ئێمە باران دروستکەین بەڵێ دالیا سوپاس بۆ تۆ سوپاس بۆ میوانەکانیشت کە ئەمڕۆ میوانی بەیانی 24 بوو باڵێ سپاسیانەکەین دەستیان خۆش بێت و نمونەی گەنجی هونەرمەندمان بۆ هیوایی کە زۆر بێت هەمیشەش و تومانە ئێرە سەکۆیەکە بۆ ناساندنی ئێوە چینە سەر بابەتێکی دیکە کە لە کوردستان 24ەوە کە بڵاو کرایەوە دەنگدانەوەکی زۆری لەسەر هەبوو ئەویش پرۆگرامی هاوکارمان میان بارزان بوو لە پەیبەر پرۆگرامی پەیبەر کە یەکەم ئەڵلقەی کە نمایش کرا بۆ بینەران کاردانەوەی جیاوازیشی لێکەوتەوە جا نور سۆران ئەو کچەی کە تووشی نەخۆشی دەگمەنی پیری پێشوەخت بووە دوای ئەوەیکە لە پرۆگرام بەشداری کرد باسی لە حەز و ئارەزۆکانی خۆی کرد و داوای چەند داواکاریکیشی هەبوو هاکار ئومێد خۆشناو کە پارێزگاری هەولێرە بڕیاری دە داواکاریەکانی بۆ جێبەجێ بکات و لەو بارەوە بە کوردستان 24 گوت سوپاسی کوردستان 24 دەکەم من لە ڕێی سۆشیال میدیای ئێوەوە توانیم نور ببینم پارێزگاری هەولێر گوتیشی نور دوو داواکاری هەبوو ئێمە هەردووچیانی بۆ جێبەجێ دەکەین پێشەم شتێک سپاس لە بۆ ئێوە وەکو کوردستان 24 کە ڕەنگامە لە ناو دەوام و ئیشدا نەتوانین زۆر متابعەی تەلەڤیزیۆن بکەین بەڵام لە ڕێگای سۆشیال میدیای کوردستان 24ەوە کە کاتێک ئەمن نورخانم دیت ئەو دوو داواکاریەی هەبوو وەکو کچێکی خۆمان کە خەڵکی ئەو شارەیە ئەوە داواکاری بووە مە بە شانازیەوە هەردووشی لە بۆ جێبەجێ دەکەین ئێستاش دیاریەکەی پێدەدرێەوە تیمەکی ئەندازەیش دەچن ئەو ژوورەی کە داوای کردێ بە زەوقی خۆی بەچنە و عەشیویز ئەو ژوورەی لە بۆ دروست دەکرێتن و ئێستاش لەگەر بابی قسەم دەکرد لە هەر حاڵەتێکیشدا پێویستی بە چارەسەری هەبیتن کاتێک ڕەنگە پێویستی بە پزیشک و چارەسەری و فەحسی بەردەوام هەبیتن بە دڵنیاییەوە ئێمە لە بۆی جێبەجێ دەکەین و ئینشاڵڵە تەمەند درێژ دەبیتن زۆرش خۆشحاڵم کە ئەوڕۆ لێرەیە و سوپاس لە بۆن گۆش دەستان خۆش بی کارێکی باشتان کرد باش نور من زۆر پێی سەرسام بووم
ینی سەرڕای ئەو نەخۆشیە دەگمەنەی کە هەیە بوو بەڵام ئەوەندە خانمێکی جوان ئەوەندە خانمێکی بوێر و سەرڕای هەموو ئەمانە ئەوەندە قسەزان و قسە خۆش زۆر شیرین و خێرا ئەچێتە دڵەوە هەکار زۆر کەس هەیە ئەنوا ئەشکال شتەکە بەس بۆی کە تۆزێک بچێتە دڵەوە کەچی کەسێکیش وەکو نور بە بێوێکی هیچی کردوێت با بزانم هەر دووسێ چرکە قساکات کەمتر لە 4-5 چرکەیە پێم وابێ ئەگەر هەڵە نەبم ڕێک شوێنی خۆی ڕێک دەکاتەوە شوێنی خۆی کاتە بۆیە هەندێک کەس هەیە بۆ یەک جاردەیان بینی بۆ یەک تەمەەن جێپەنجە لە دڵە بەجێهێڵن هەندێک کەسیش هەیە هەموو ڕۆژە دەیان بینیت بەڵام بۆ یەک سات ناتوانێت لە دڵتا جێپەنجە بەجێ بێڵێت نور هەر تەمەەن درێژ بێت و لەشی ساق بێت سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بە دیاربیانی 24 دانیشتون بە هیوام ڕۆژێکی باشتان هەبێت خەتان لەگەڵ